بسم الله الرحمن الرحيم. سپاس و ستایش بۆ خوای پروردگار سبحانه وتعالى. لە خزمەتتانە بم بۆ وێبناری چەمکی ئەمانەتداری لە پیشەی مامۆسایەتیدا. دیارە ئێمە ناونیشانەکەمان لە دوو چەمک پێک هاتووە بەڕێزەکان. بابەتەکەمان دوو چەمک لە خۆگرێ، بابەتی ئەمانەتداری لەلایەک و بابەتی دووەمیشان مامۆستایەتیە. خودی مامۆستا بریتیە لەو مرۆڤەی کە زانست، زانیاری، کلتور، ئاداب، دین، فکر، ڕەفتار و ئاکارەکان ئەگوازێتەوە بۆ کەسی گوێگری. ئەم کەسە گوێگرە ئەگەر مناڵێک بێت یاخود گەورە، چونکە مامۆستا لە ئاستی 1-2 ساڵی تەمەنی مناڵەوە تاوەکو ئاستە زۆر گەورەکانیش ئەتوانێت مامۆستای هەبێ و تاوەکو پیر ئەبێ ئەتوانێت لە کەسێکەوە فێر بێت. مادام ئەم پێشەنگە ئەتوانێت زانست بگوازێتەوە، کارامەیی بگوازێتەوە، وەروەها کردار و گفتار بگوازێتەوە، کەوابوو ئەکرێ ببێتە مامۆستا. دوای ئەوە ئەم مامۆستایە کە ئەدای مامۆستایەتی ئەکات پێویستەکە بزانێت ئەوەی کە دێتە لای پێ ئەوترێ قوتابی، و قوتابیش بەشێکە لەو ئامانەتی سپاردەیی کە خەڵکێک، مرۆڤێک، کۆمەلگایەک بە ئەمانەت ئەیدەنە دەست ئەم مامۆستایەوە. دیارە ئەم ئەمانەتە ڕوانگەی ئاینی هەیە، ڕوانگەی ئەخلاقی هەیە، ڕوانگەی کلتوری هەیە، ڕوانگەی مرۆیی هەیە کە ئەم مامۆستایە پێویستەکە هەست بە هەموو پێکهاتەکانی بکە. جا بەڕێزەکان، ئەوەی کە گرنگە بۆ مامۆستا بزانێت. یەکەم ئێمە وەکو موسڵمان خوای پروردگار سبحانه وتعالى ئەمر و فەرمانی پێکردوین کە ئەمانەتەکەمان بە سەلامەت هەڵگرین و دواتریش بە سەلامەت بیدێنەوە خاوەنەکەی. إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها. خوای پروردگار سبحانه وتعالى ئەمر و فەرمانی پێکردوون کە ئەمانەتەکانتان کە لاتانە بە سەلامەتی بیگەڕنەوە بۆ کەسوکارەکان، بیگەڕنەوە بۆ خاوەنەکەیان. ئەمانەتی مادی، ئەمانەتی معنەوی، ئەمانەتی سڕ، ئەمانەتی سەرۆت و سامان، هەمووی بەلایەک خەتەرتر لە هەمووی، هەستیارتر لە هەمووی بریتیە لە ئەمانەتی مرۆڤێک. و بە دڵنیاییەوە ئەو خەڵکەی کە کەسێک، مناڵێک ئەنێرێ بۆ لای مامۆستایەک، بۆ باخچەیەک، بۆ قوتابخانەیەک، بۆ بنکەیەک، بۆ ڕێکخراوێک، بە دڵنیایی وەکو ئەمانەت ئەینێرێ و ئەو پێی وایە ئەم شوێنە شوێنێکی ئەمنە، چونکە ئەمانەت لەوە هاتووە کە شوێنێک ئەمن بدات، ئەمان بدات، دڵنیایی بدات و بۆ ئەوەی کە بشێت هێندە ئەمن و ئەمان بێ، خەڵک سپاردەی بێ بسپێرێ. وخوای پروردگار ئەفەرمێ سبحانه وتعالى ئەوانەی کە پێتان سپێردراوە بە جوانی هەڵیگرن، ڕاگیریکەن و دواتر بە جوانی بیگەڕنەوە بۆ خاوەنەکەی. مامۆستا لە ئیسلامە پێگەیەکی زۆر گەورەی هەیە. فرسولی خوا صلی الله عليه وسلم وەکو ئیمامی ئەبوو ذەر و حوزەیفەی کوڕی یەمان و عەبدوڵای کوڕی عەباس و غەیری ئەویش لە سەحابە فەرموویانە كان النبي صلى الله عليه وسلم خير المعلم، جوانترین مامۆستا بووە. یان ئەبوو هورەیرە ئەفەرمێ علمني وكان معلما بارا، فێری کردوم و معلمێکی زۆر جوان بووە. و هەروەها هەندێک لە سەحابە فەرموویانە کاتی شتێکی لێگەڕنەوە ئەفەرمن علمني النبي صلى الله عليه وسلم وما رأيت معلما خيرا منه. هەرگیز مامۆستایەکم نەبینە جوانتر و باشتر لە ئەو ئەدای مامۆستایەتی بکە. کەوا بوو ئێمە وەکو موسڵمان الله عز وجل فەرمانی پێکردن ئەمانەت پارێزی بکەین. ورسولی خوا صلی الله عليه وسلم مامۆستا بووە. وهروەها خودی خوای پروردگار ئەفەرمێ ئەی مامۆستایینە ولكن كونوا ربانيين بما كنتم تعلمون الكتاب وبما كنتم تدرسون. مادام علم خوێنن و تدریس ئەکەن و دەرس ئەخوێنن یان دەرس ئەڵێنەوە تکایە ڕەبانی بن. ڕەبانی واتە بۆ خوا سڵحاو، ئەو بۆ خوا سڵحاوی کە دڵی، دەستی، دامێنی و ڕۆحی، مێشکی، چاوی هەمووی جێگەی ئەمانە بۆ ئەو کەسەی کە دێتە لای ئەخوێنێت. و مامۆستا سەرمەشقە، پێشەوایە، وەروەها بەرپرسە بەرامبەر ئەم ئەمانەتە. فرسولی خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. هەمووتان بەرپرسیارن بەرامبەر ئەوەی کە لەژێر دەستانایە. بەڕێزەکانم، مەوزوعی ئەمانەت وەکو لە فەلسەفا لە کەڵچەرا دەوترێ بریتیە لە بێگردبوون لە نێتە، جوانی لە کردارە.
کە ئەمە پێناسەیەکی زۆر زۆر جوانە سەرباری ئەوەی کە لە قورئان و سونەتە ئەو فەرمایشتانەمان لە خزمەتانە باس کرد. قوتابی گەورەترین ئەمانەتە لەبەر چی؟ لەبەر ئەوەی کە قوتابی پەڕێکی سپیە و هەنێ جار مامۆستا ئەوەندە شکۆمەندە لە دڵیە، ئەوەندە گەورەیە لە دڵیە، دایکان و باوکان جاری وا هەیە دکتۆرن، مامۆستان، مهندسن، خوێنەوارن، خاوەن ئەدەبن، کلتورن، خاوەن کەسایەتین، ناودارن، بەڵام دێنەوە ئەڵێن مناڵەکەمان ئەڵێ مامۆستا وتی. مامۆستا وتی لە باوکی، لە دایکی، لە بنەماڵە، لە هەر کەسێک بەلایەوە نزیکە هێشتا مامۆستا گرنگتر. لەبەرەوە ئەم ئەمانەتە، ئەم مناڵە بێگەردە کە دێتە لامان لە ڕاستیە پێویستەکە لە چەند ڕوویەکەوە ئەمانی پێ ببەخشین. خاڵی یەکەم ئەمانی دەرونیە. مامۆستا پێویستەکە ئەمن و ئەمانێکی دەرونی بۆ مناڵەکە بسازێنێ، چونکە ئەم مناڵە خاڵی یەکەم ڕای کردۆ بۆ لای تۆ لە باوەشێکەوە، لە نازێکەوە، لە ئەمن و ئەمانێکەوە کە هی ماڵە هاتووە بۆ لای تۆ. ئەوانەی کە مامۆسای سەرەتایین یاخود مامۆسای باخچەن هەست بەواکەن کە مناڵ کاتی دێ بۆ لایەن چەند ڕۆژێک، یعنی جاروایە 2 هەفتە، 3 هەفتە، 4 هەفتە، پێویستی بەو ئارامشە دەرونیە هەیە کە ئەم ئەمانەتە هاتوۆتە ئێرە، هەست بە ترسەکە، قەلەقە، شۆکە، جەوی تازەی بۆ هاتووە، نیگەرانی بۆ دروست بووە. مامۆسا پاراستنی دەرونی مناڵەکە ئەکاتە خاڵی یەکەم. زۆر جار بەو بنکە و باخچانەی کە خولیان بۆکەینەوە پیان ئەڵێن دووەم هەفتەی سەرەتا، یعنی هەفتەی یەکەم و دووەم، هەنێ جار هەفتەی سێمیش مناڵ هیچ پێویست ناکات دەستکاتە خوێندن، بەس ئەوەندەی دڵنیا بێتەوە لە ڕووی دەرونی و دڵنیا بێتەوە کە مامۆسایانە ترسناک نین، دڵنیا بێتەوە کە لێی نادەن، دڵنیا بێتەوە کە ئامێزێکی ترە، جەوێکی ترە، تەواو ئەو کاتە ئەکرێتەوە. تا ئەوەش ڕوونەدا گرەیەک هەیە لە ناو دڵ و دەرونی ئەم مناڵەیە. خاڵێکی تر کە پێویستەکە ئەمن و ئەمانی جەستەییە کە مناڵەکە لە شوێنەکەیە دڵنیا بێتەوە کە ئارامی هەیە بۆ جەستەی، لێ نادرێ، ئەزیەت نادرێ و سنوور بەزاندنی لەگەڵا ناکرێ، دوورە لە توندی تیژی دەست و قاچ و قنجرگ و لێدان و ئەم بابەتانەی کە لەلایەن مامۆساکەەوە ڕوونات. ئەم ئەمانەتە پێویستەکە لەم ڕوانگەیشەوە ئەمانی جەستەیی پێ بدرێت. خاڵێکی تر ئەمانی کۆمەڵایەتیە کە ئەمە لەگەڵ گەشەکردنی مناڵەکە زیاتر و زیاتر پێویستەکە. جا ئەگە مناڵەکە ڕۆشتە سەرەتایی، دواتر ڕۆشتە ناوەندی، ئەنجا ڕۆشتە ئامادەی، بە بێگومان ئەم لایەنە کۆمەڵایەتیە دوو ئەمانەتی ئەکەوێتە سەرشان مامۆساکە. ئەمانەتی یەکەم ئەوەیە کە لەگەڵ گەورەبوونی مناڵەکەیە کارامەیی مناڵەکە زیادکەین، بەرپرسیارەتی لە ناو مناڵەکە بچێنین، مامۆساکە بێتە پێشەنگێکی بەرپرس. ئەگەر مامۆساکە خۆی لە ناو ناوەندەکەیە هەستێ بە ئەنجامدانی ئیشەکانی وەک بە پێویست و ئەدای واجبی دەرسدانەکەی بە پێویست بکە، مامۆسایەکی زمان پاک بێ، مامۆسایەکی جدی بێ، نەک زۆر خۆشمەچی و سوعبەتچی و قاقای پێکەنین ئەوانەی بێت، یان مامۆسایەک بێ کۆمەڵی هەڵەی چەمکی کۆمەڵایەتی نەکە، وەکو جگەرە خواردن بەناو خەڵکیە، وەکو سەوت دانی تەسجیلی ناو سیارەکەی یاخود مۆبایلەکەی، هەندێک شتێکە لە ڕووی کۆمەڵایەتی و ئەگەرچی باسی شەرعەکەش نەکەین، لە ڕووی کۆمەڵایەتی و ناشرینە، نالەبارە کە مامۆستایەک خودوەیەک بیکە و لەگەڵیشە ئەچێتە بوار حرامەکانەوە کە جگەرە و نێرگەلە و ئەم بابەتانە بەشێکن لەوە. ئەگەر مامۆساکە کە جوانەکەی خۆی لە ڕووی کۆمەڵایەتیەوە بوو بە پێشەنگ، خاڵی دووەم ئەوەیە کە پێشەنگی و کارامەیە کۆمەڵایەتیەکان لە ناو مناڵەکە بچێنێ، تاوەکەوێتە ئامادەی تەواو ئامادە بێت کە بخرێتە ناو کۆمەڵگە. ئەمە لە ڕوانگە کارامەیەکەیەوە. خاڵی گرنگ لە مەسەلە کۆمەڵایەتەکە ئەوەیە کە مناڵ لەگەڵ ئێمە گەورا بێ لە ناو ناوەندەکانی خوێندن و ناوەندە پەروەردەیەکانە. جا مناڵە لە ئێمە ئەبیسێت، لە دایک و باوکی ئەبیسێ، لە هاوڕێەوە ئەبیسێ، لە سوسیال میدیاکانەوە ئەبیسێ، ئەبینێت و ئەیش بیسێ. لەگەڵیا ببینە ئەو جورعەیەی یان ئەو خۆراکی کە ئەمەی دێنێ لە ڕووی کۆمەڵایەتی و پەروەردەیەوە، با بزانین تا چەندێک بەراورد بەوەی کە ئەیبیسێت و ئەیبینێتەوە لە ناوەندەکانی ترا چەندێک زاڵە بەسەریە، چەندێک ئاراستەکارە بە تەندروستی. چونکە ئێمە زۆر جار ئەڵێن مناڵێک کە دێتە ناو مەدرسەکەمانەوە بەڕاستی مەدرسەکەی خراپ کرد. بۆ چونکە ئەم مناڵە خۆراکەکانی تر و سەرچاوەکانی معریفەی تری لایەنە کۆمەڵایەتەکانی وێرانەکانی زۆرترە لە چاکسازەکانی. مناڵە
دێتە لای ئێمە کەتنێک ئەکە ڕفتارێک ئەکە ئوسلوبێکی هەیە ڕفتارێکی ناشرینیان گفتارێکی هەیە لێرەیە مناڵەکە پێویستەکە بهێنرێتە کنار و بخرێتە ئەمن و ئەمانێکی کۆمەڵایەتی ترەوە کە نهێنەکانی بپارێزرێ گفتوگۆی لەگەڵا بکرێ هاوکاری بکرێ کە ئاراستەیەکی جوان و تەندروست وەرگێت. ئەمە ئەگەر نەڵێم لە هەمووی گرنگترە بەشێکە لە گرنگترین شێوازەکانی کارامەی مامۆستا بۆ ئەمانەت پارێزی بۆ منداڵەکان. بەڕێزەکان ئەمانداری زانستی و معریفی بەشێکی تر لە زۆر حساسەکان بۆ مامۆستا بریتیە لە ئەمانەتی زانستی و معریفی. خاڵی یەکەم ئەو مامۆستایە تا چەند ئەتوانێت ئابدەیت بێتەوە ساڵ بە ساڵ، چکە ئێستا بێن بڵێن مانگ بە مانگ هەندێجار بۆ هەندێک زانست وەکو زانستی کۆمپیوتەر کە ئێستا زۆر لاوازە زانستی ئاین کەوانەیەکی زۆر لاواز کراوە لە ناو مەکتەبەکانە ئەم دوانە گرنگترین دوو زانستن کە ئەبێ ئابدەیتی ڕۆژانەی هەبێ وە بۆ ئێستا وەکو ئەمانەتێک لە ڕووی حکومیەوە لە ڕووی پەروەردەییەوە لە ڕووی مامۆستا و ستافەکانیشەوە ببێتە خاڵە سەرەکیەکانی مناڵ. لەبەرچی لەبەرەوەی کە ئەم ئەمانەتە ئێمە لە بینی معریفەیە لەگەڵ زانستە کۆڵەوار بووین بەڕاستی معریفەتەکانمان کەم کردوتەوە تەنها زانستی پێدەین بیرکاری پێدەین زانستی پێدەین جوگرافی پێدەین مێژووی پێدەین ئینگلیزی و عەرەبی و فیزیا و کیمیا و زیندەزانی و ئەمانی پێدەین بەڵام معریفەتی کەمە بۆ ئەبینی نازانێت ڕێز چۆن بگرێت ئەبینی لە کێشە و گرفتەکانی ژیانێ نازانێت چۆن بێت. باسی ئەومان کرد کە معریفەت لەگەڵ زانستە زانستەکان ئێستا زاڵترن بەڵام لە ڕووی معریفەتەوە یان معریفەوە زۆر کرچ و کاڵی هەیە. ئێمە وەکو مامۆستا پێویستە زانستەکەشمان ئەپدەیتکەین و معریفەتەکانیشمان ئەپدەیتکەین. بۆیە زۆر ئاساییە مامۆسایەک لەگەڵ تەلەبەکانە سێرچ بکە یان ریپۆرت دروستکە یان ئەپدەیت بکە بۆ زانیاریەکە. لەم سەردەمەیە یەکێک لە باسە گرنگەکان بریتیە لە مۆزوعی زانستی بریتیە لە مۆزوعی زانستی کە ئەکرێ مناڵێک گەنجێک لە ڕوانگەیەک لە ڕوانگەکانەوە لە ڕووی فیزیاوە بۆ دەرسەکەی من معلوماتی لە من زۆرتر بێ یان سێرچێکی بینی بێ یا ریپۆرتێکی بینی بێ پارتشنێکی بینی بێ وەروەها لە ڕووی ئاینیشەوە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە ئەکرێ کۆمەڵێک مناڵ پەروەردەکرا بن بەهۆی ڕێکخراوەکانەوە بەهۆی ماڵەکانەوە. بۆیە ئەگەر ئێمە بتوانین شەیری بکەین لەگەڵیانە و ڕوون بین لەگەڵیانە هاوبەشی بکەین من قسەیەکەکەم تەلەبەیش قسەیەکی خێر بکە بەو شێوازە ئەکرێ سەرچاوەکانی معریفەت و زانستمان زیاتر بێ لە تەنها سەرچاو مامۆسایەکە و خاڵی تر ڕازگۆیی و بوێری لە ڕووی زانستی و معریفیەوە کە ئاساییە مامۆستا پرسیارێک لە پرسیارەکان مۆزوعێک لە مۆزوعەکان مداخلەیەک لە مداخلەکانی مناڵەکان پێ نەزانێت و بڵێ من ئەتوانم مراجعەکەم و دواتر سەیرەکەمەوە. باوەڕم پێ بکەن بەڕێزەکان من ئەم ساڵ دیاردەی وا هاتۆتە ڕێم دوای 15 ساڵ لە ئەزمون و ئەپدەیتی زۆر خێرا و بە ئاگایی لە سۆشیال میدیاکان لە سەرچاوە زانستیەکان هێشتا ئەکرێم گەنجێک تەلەبەیەک پرسیارێکی فیزیایی بکە و ئەمساڵ ڕوویدا لە پۆلی 12 پرسیارێک کرا هاتە پێشەوە وتم با سەیرێک بکەم و دواترە گەڕێمەوە ئەگەر خۆت شتێکت پێمان بڵێ وتی ناوەڵە بەس بۆ من دروست بووە طبیعی ئەتوانین یعنی ڕوون بین لەگەڵ مناڵەکانە لەگەڵ گەنجەکانە کە ئەگەر نەمانزانی یاخود لەو لەحزەیە ئامادە نەبووین بۆ جوابدانەوە طبیعی بەلامانە. خاڵێکی تر ئەمانەتی کاتە بەڕێزەکان ئێمە بەرپرسین لە کاتی مناڵەکان ئەو مناڵانە 4 ساعات 5 ساعات 8 ساعات بەپی ئەو داوامی کە هەیەە هەموو ئەو کاتانی کە ئەوان دێن بۆ ئەوێ ئەمانەتە لەسەر شانی ئێمە. ئەمە بۆ من و بۆ ئێوەی بەڕێزیش زەنگێکی زۆر خەتەرە. یعنی تەسەوور کە لە پۆلێکە ئەگەر 40 مناڵی تیابێ یا لە بنکێکە ئەگەر 40 مناڵیان هەبێ مامۆسایەک کە دەخولەکیان لێ ئەبڕێ دەخولەک لە هەر تەلەبەیەک یعنی دەخولەک لە یەکدان 40 تەلەبە بکە 400 خولەکەکە کە 400 خولەک لە ئەمە لە ڕۆژێکە لە عمری مناڵی ئەم نەتەوەیت بردوو بێ ئەوەی کە ئیشێکیان بۆ بکەین و نردویانە بۆ ئەوەی کە ئێمە فێریان بکەین. بۆیە زۆر گرنگە زۆر گرنگە کاتێکە ئێمە بیر لە ئەمانەتی مناڵەکان ئەکەینەوە بیر لە ئەمانەتی عمریشان بکەینەوە
و ئێمە ئەو حەقەی وەرێگرین چی دنیای بێ چی قیامەت یان موچەمان هەیە یا لەبەر خوا دەرزەدەینەوە لە بنکە مزگەوتەکانە فکاتەکەمان زۆر گرنگە و کاتی مناڵەکانیشمان زۆر بەراوە گرنگ بێت ئەگەر ئێمە کاتەکان ئەخۆین لە دەرسە لە جەڕەسێکە لە پشوویەکە لە گرنگی پێدانێکە لە هەر ساتێک لە ساتەکانە کە من واجبە لەسەرشانم لەو ڕوانگە و خزمەتی مناڵەکان بکەم تەلەبەکان بکەم یەک دەقە بخۆم لە 40 تەلەبە 40 دەقاکە 10 دەقە ئەخۆیت لە ڕۆژێکە نیو ساعت ئەخۆی لە هەفتەیەکە 5 جار ئەمە دووبارە بێتەوە بەس حسابی کە بزانام چەند سەعات گەندەڵیەکە کە ئەو کاتە ئێمە ئەدای ئەمانەتەکەمان نەکرۆ لەگەڵ لە ڕووی کاتەوە و خیانەتمان لە عمری ئەم مناڵانە کردووە سەرباری ئەوەی کە ئەدا لە ڕزقەکەمان ڕزقە کەشمان ئەگەر موچەیە وکوتم یاخود ئەگەر حوسبەتەن لیلا دەرزەڵێنەوە وەروەها خاڵی تر بەڕێزەکان ئەویش کاتی وانە تەنها بۆ فێربوونە واتە ئەم فێربوونە تەمەن لە ڕووی کەرداریەوە لە ڕووی کارامەییەوە لە ڕووی کللتوریەوە دینیەوە زانستیەوە کولەن با بزانین پۆل بریتە لە فێرکردن لە هەر ڕوانگەیەکی گرنگەوە کە پێویستمان پێێتی نەک بۆ کێشەی شخصی یان بابەتی لابەلا یان هێنانەکایەوەی نوکتە یا کات بەسەربردن سەیرە بەلامەوە کە زۆرێک لە مامۆساکان کات بەشیان ناکە و هەندێک مامۆسا هەیە زۆر کات بەشێکە لە کاتێکە هەرچی بی هەر دەرسێک بێت کۆمەڵایەتیە کۆمپیوتەرە ئاینە مێژووە ئەدەبە هەرچیەکە باوەڕ بکەن ئەگەر ئێمە بمانەوە جورعی زیاتر خۆراکی زیاتر زانیاری زیاتر معریفەی زیاتر بدەین بە مناڵانە کاتەکە لێمان زیاد نییە بۆیە ڕێزگرتن لە کاتی قوتابیەکان و ڕێزگرتن لە کات و تەمەنی خۆمان وامان لێکە یەکەم دواکەوتن و کاتخۆری نەکەین دووەم کاتی ناو پۆلەکە بەشتی ترەوە مەشغوڵ نەکەین سێەم ئامادەبوونی پێشوەختە یاخود لە کاتی خۆی بۆ ئەوەی کە خولەکێک یان دوو خولەکیش لە مناڵەکان بە فیڕۆ نەچێت یەکی لەو دیاردانی کە ساڵەهایە ینی پابندبوونمان هەیە پێوەی لە ناو قوتابخانەکانە لە کاتێک جەڕەس لێدا زۆر جار تەلەبە پێوان لە مامۆستا بۆچی بەلای ئێمە دێیت ئەم بەلای ئەوە دێم بۆ لای پۆلەکە بەلای ئەوە شەشمە دەرەوە کاتی فرسەکەتان لێ نابم کاتی وانەکەم لێمە بن من بەرپرسم لەسەر وانەکە ئێوەش بەرپرسن لەسەر فرسەکەتان لێ ناخۆم بێزەحمەت وانەکە لە من مەخۆن فەمە بێتە دروژمێک بۆ ئێمەی بەڕێز بۆ ئەوەی بەڕێز بۆ هەر کەسێک کە ئەیەوێ ئیسفادە لەم ڕوانگەیەش بکەن بەڕێزەکان مامۆستا وەکو نمونەیەکی باڵا ئەمێش ئەمانەت پارێزی و قودوەیەکی حەسەنە بین بۆیان چونکە مناڵ بەڕاستی تەماشای مامۆساکەیەک و کاریگەرێکی زۆر زۆر گەورەمان لەسەر فکریانەیە جاری وایە تۆ یەک ئامۆژگاریەکی جاری وایە تۆ یەک کردداری جوانەکەی جاری وایە تۆ یەک درکەکەی کە درکردن باوەڕم پێ بکەن لە ئامۆژگاری مهمترە مناڵێکە تووشی حاڵەتێکی کۆمەڵایەتی بوو کچێکە دڵی خزاوە بە خۆشەویستی کوڕێکە چاوی خزاوە بە خۆشەویستی کچێکە حاڵی خراپە تەندروستی خراپە ڕۆحی خراپە ماندوو بووە چۆن مامۆسایەک ئەتوانێت هاوکاری بکە بەڕاستی باوکاتی بۆ بکە بەڕاستی دایکاتی بۆ بکە وهروەها جاری وایە کێشەیەکی عایلی هەیە کێشەیەکی دارایی هەیە هەستی پێەکەی و کاریگەری لەسەر مناڵەکە هەیە بە ئێمە چۆن ئەتوانین نمونەیەکی باڵا بین لەم ڕوانگانەشەوە بۆیە قوتابی چاو لە کردداری مامۆساکە زیاتر لەوەی کە سەیری گفتار بکە یاخود گوێ لە گفتارەکەی بگری بزانە من لە مووقفە توانیمە مامۆسایەکی باش بوو هەر بەڕاستی سوودێکم هەبوو بۆ ژیانی نەک تەنها فێرکردن چونکە فێرکردن کەمترین شتە بەڕێزەکان و دڵنیایی و ئێستا حەزەکەمە مەلای خۆتان بنووسن ئێستا جیهان خەریکە تازە بە هۆش دێتەوە کە قوتابخانەکان ئەوەندەی فێرەکەن بەس معلومات ئەدەن ئەوەندە پێناگەێنن کە پێشی ناگەینە کەسەکە کاتێ تەخەڕوجەکە ئەڵێ بڕی ئەو شتەی کە لە ناوەندەکانی خوێندن و زانکۆکانە بە کەڵکی ژیانی کەسەکان دێت دوای تەخەڕوجیان ناگاتە 5%. ئەمە کاریسەیەکی زۆر خەتەرە کە ئێستا هەموو وڵاتان خەریکن مراجعەی ئەوەکەن ئاخۆ ناوەندەکانی خوێندن هەر بەڕاست گرنگە ئەگەر وابی کابرا
لە تەخەڕوجی قسمێکە دواتر تەماشاکەی ئەسڵن بە کەڵکی ژیانی ناتوە لە بوارێکی ترە ئیشەکە کە زۆر سەرکەوتوانەترە و علاقەی بەو تەخەڕوجەکەی شیوەنی ئەی بۆ تەواڵی کردووە لەوانەیە بڵێن بۆی کە بڕوانامەی هەبێ لەوانەیە بڵێن بۆەوەی کە سیڤەکەی وابێ ئەی بۆ ناوەندەکانی خوێندن نەبێتە ناوەندێک کە پێشەنگ دروستکە مامۆساکان پێشەنگ بن و ئەم ئەمانەتی چەند ساڵ ینی 18 ساڵ 20 ساڵ 24 ساڵ کابرات تەخەڕوجەکە 25 ساڵ هەنە جار 30 ساڵ عمرێتی تاوەکو ماستەر و زیاتر ئەخوێنێ ئەمە زۆر گرنگە ئێمە بۆ شایەکەی پڕکەینەوە بە ڕێزەکان ئەویش بەوەی کە مامۆساوەکو نمونەیەکی باڵا و لە پرنسیپە جیهانیەکان ئەگەر داوای ڕازگۆیی بکەین لە یەکتری بەڕاستی پێویستە خۆمان سەرەتا ڕازگۆ بین لە ئیشەکە یعنی مامۆسا وعدێکەدا بە تەلەبە ڕەفتارێکە کە گفتارێکی هەیە با ڕازگۆیی بوێتە هەوی و ببێتە پێناسی لای تەلەبەکە تاکو تەلەبەکەیش بەو شێوازە پەروەردە ببێت وەروەها لەناو کردەواریە ئاماژە بەوەکەین کە بەڕاستی مامۆستا شکۆیەکی زۆر گەورەی هەیە یعنی تەسەوڕکەن ئەگەر بتێ ڕێز لە کەسێک بگری لەسەر جادەیەکە لە بازارێکە لە کۆڵانێکە لە خزمایەتیەکە پیاڵەی مامۆسا ینی بەدەر لە تەفاهە و شوێنە نابەرپرسەکان بە شێوازێکی گشتی مامۆستا بە شێوازێکی گشتی بەشێکە لە ئەحترامگرتن بەشێکە لە ڕێز پیشاندن بۆ خەڵکی کاتێکە ئەتەوێ شکۆداری بکەی پیاڵەی مامۆسا ئەمە بەسمانەکە بەڕاستی ئەمانەتەکان لە ڕازگۆییە لە کردارە لە مەواقیفە بە کەڵکیان بێت خاڵێکی تر ئەوەیە کە دادپەروەر بین لە هەڵسەنگاندنە ئەم ئەمانەتانە دڵ نەشکێنین و خیانەتیان لێ نەکەین و بەرپرسانە ڕەفتاریان لەگەڵا بکەین کۆمەڵێک پرنسیپی ئەخلاقی وەکو علمیەتی مناڵەکان ئەدەبی مناڵەکان ڕەوشی مناڵەکان کولەن خوێندنەوەی هەموو کۆرسەکە ئەنجار هەڵسەنگانەکەی بۆ بکەم نەوەک هیچ تۆمارم نەبێ هەڵسەنگاندنم نەبێ لە هەفتەی ئەخیرە پچر تۆمار بکەم و تووشی زوڵم بێم ئەمە زوڵمێکە زوڵمی دووەم ئەوەیە کە کێ خزممە کێ ناسیارمە کێ نزیکمە ببێتە هۆی ئەوەی کە کەسێک ببەمە پێشەوە و کەسێک دوور خەمەوە ئەمەش خاڵێکی ترەکە بەڕاستی پێویستەکە ئاگامە لێبێ خاڵی سێیەم ئەوەیە کە ڕەگەزی بەرامبەر مامۆستاکە ئەگەر مامۆستایەکی پیاوە نەبادا هەڵەیەک بکە لە بەراوردی نێوان تەلەبە کوڕەکان و تەلەبە کچەکانە یان مامۆستایەکی ئافرەتە بە هەمان شێوە یان تەلەبەیەک جوانە تەلەبێ ناشرینە تەلەبێ دەوڵەمەندە تەلەبێ هەژارە تەلەبێ کوڕە دەسەڵاتدارێکە تەلەبێک بێت دەسەڵاتە هەموو ئەمانە کاریگەریان لە کایەی مامۆستایەتی نەبێ و تەرازووی دادپەروەریەکەی بپارێزێت بۆیە بەڕێزەکان ئەمانە هەمویان گرنگن هەمویان بۆ ئەوەی کە ئەمانەتەکەمان پارێزراو بێت و ڕەفتارەکانمان لەگەڵیانە ئەمانەتدارانە بێ خاڵێکی تر کە لەم سەردەمایە ئەتوانین بڵێن ستانداردێکی نوێ و سەردەمیانەیە پاراستنی نهێنی و شکۆی مناڵەکانە لە ڕووی دیجیتاڵی و تۆمارکردنەوە بۆ نمونە ئەمانی دیجیتاڵی ئەم دەینێ بە ئیسراحەت یان بەبێ سنوور بڵاوکردنەوەی وێنە و ڤیدیۆ بۆ سوشیال میدیاکان بۆ کەناڵەکان بە مەبەستی ناوبانگبوونی بنکەکە یاخود ڕێکخراوەکە یان قوتابخانە و باخچەکە بەکەڵ نهێنین تاوەکو پرس نەکەین تاوەکو ئارامشی ماڵەکان دایک و باوکی مناڵەکان خودی مناڵەکان نەڕەخسێت مرتاح نەبن ئێمە دەستی بۆ نەبین و ئستغلالی ئەوە نەکەین ڕاستە ئەمانەتە ئێمەش جێمتمانەیانین بەڵام لە نەتیجەیە پێویستەکە بۆ هەندێک شت بە دەقیق داوای ئیزن بکەین ئەگەر ماڵەکە پێی ئاسایی بوو ئەو کاتە بە عوزرەوە بە پۆزشەوە بە کەڵکی بێنین وێنەیەکە یا ڕسمێکە یا چالاکیەکە واگەر پێی خۆش نەبوو و حەزی کرد مناڵەکەی پارێزراو بێ لە شاشە لە سوشیال میدیا ئەوە ئاساییە بە تایبەتیم دیاردە لە ناو ئاستی ئامادەییە زۆر حساس ئەبێ کە کچەکان گەورە بن کوڕەکان گەورە بن و حساسن بەوەی کە بوەستێنرێن و ئاکتێکیان پێ بکرێ و پیشان بدرێن لە ڕووی دەرونیشەوە هەست بە شکۆیەکی قورس ئەکەن لە دڵیانە پیان خۆش نییە بە ئاسانی ئەو تەسەڕوفیان لەگەڵا بکرێن بۆیە ئەم خاڵێکی زۆر گرنگە کە پارێزراوی یاخود مراعاتی حاڵیان بکرێن خاڵێکی تر
تایبەتمەندی داتاکانی مناڵەکانە کە مناڵێک زیرەکە یاخود سەتە هێنێ نەوەتە هێنێ ئەمە بە تایبەتی ئێستا لەم سەردەمایە لە شوێنە ئەهلەکانە لە مامۆستای خولەکانە لە پەیمانگا خولی بەهێزکردنەوەکانە زۆر جار ئەمە ڕوەدا و ئستغلالی تەلەبەی زیرەکە کرێ بۆ کە من کێشکردنی تەلەبەی تر و هەندێک جار دوورە لە بەعزێک پرنسیپی ئەمانەت پارێزیەوە بۆ نمونە کابرا 500 تەلەبەی هەیە بەڵام 34 سەتەیەنێ ئەمە زاقە کاتەوە ئەو کاینتر پشتگوێ خابۆی کە بەمە ڕیکلام بکە لە کاتێکە ئەگەر بەراوردیکەی بەڕاستی ئەگەر 10 نەفەریش لە 500 کەسە 20 کەسیش لە 500 کەسە 50 کەسیش لە 500 کەسە ئەگەر سەتی هەبێ یاخود نمرێکی بەرزی هەبێت لە ڕاستیە سەرکەوتنێکی زۆر زۆر زەبەلاح نی سەرکەوتنی زەبەلاح ئەوەیە کە ڕێژەکەت زۆر زۆر بەرز بێ بەتایبەتی کە کاتێکی زۆر و ماوەیەکی زۆر هاوینێکی زۆر مناڵ هاتوچۆکە و ئیسفادەیەکی زۆر زۆر قوڵ نەکا و زۆرێکیان ئیسفادە نەکەن ئەو کاتە ئەبێ ئاگامان لەو بەکارهێنانی داتایانە بێ و ڕەوشی پیشەیی مامۆستا زۆر زۆر بەشێکە لە ئەمانەتەکانی زۆر زۆر سنووردارکردنی پەیوەندی لەگەڵ مناڵەکان لە باخچەکانە مامۆستاکان پێویستەکە ئاگیان لەوە بێت زۆر نزیکی مناڵ نەبنەوە ئەمانی پێ بدە مەحەبەتی پێ بدە دڵسۆزی بۆ بکە بەڵام سنوورەکانی مامۆستایەتی با سەلامەت بێ لە ناوەندەکانی سەرەتاییە بە هەمان شێوە و حەساستر لەمانە ئاستی ناوەندی و ئامادەیی و زانکۆیە کە ئەم سیانە مناڵ تایە دڵ دەرەکە باڵغ ئەبێ ئەحساسی هەیە و کە من کێشەکرێ تەماحی جەستەیی جنسی دەرونی عشقی ئەمانە پێیاکە ئاساییە بخرێتە بەر ئامانجێکی لار یعنی ئاسایی مەبەستمەوەیە کە گونجاوە بخرێتە بەر هەدەفێک و دواتر استقلال بکرێت جا ئەبێ مامۆستا هەست بە بەرپرسیارەتی بکە و ئەم ڕێگەیە لە خۆی دابخە نەک بێ سنوورانە لەگەڵ مناڵێکە نامەکاری پەیوەندی مەحەبەت عیلاقە کە من کێشکردنی هەست و سۆزی ئەمانە ڕێگە بەدا بەخۆی ئەمە زۆر خەتەرە بۆیە بەشێک لە پاراستنی ئەمانەت ئەوەیە کە ئەم مناڵێکە ئێستا باڵغ دەبێ یاخود لە ئامادەیە شکۆکە شەیدا ئەبێ یاخود لە زانکۆیە هەندێک جار ئەگاتە ئاستی برسێتی لە گەنجەکانە بۆ مەحەبەت بۆ جنس بۆ ئەم بابەتانە ئەم حاڵانە چاوەڕێ ئەکرێ ئینسان بە هەڵابچێ بەڵام وەکوتمان مادەم چاوەڕێ ئەکرێ ئینسانە بێ ئاگاداری خۆی بێ ئاگای لە چاوی بێ ئاگای لە دەستی بێ ئاگای لە دامێنی بێ ئاگای لە دڵی بێ لە عیلاقەکانە چونکە لێرە حەساسترە وەکوتمان ئاسایی چاوەڕی ڕوودانی شتەکرێ بۆیە ئەبێ ئینسان چاوەڕێ ئەوە نەکات لە خۆی و ڕێگە نەدا بەخۆی کە پەیوەندیەکان زیاد لە سنووری مەبەستی زانستیەکە و مەبەستی فێرکاریەکە بڕاتە پێشەوە خەڵۆتی تیان نەبێ و نامەکارێکی زۆر زۆری تیان نەبێ و پەیوەندی تایبەتی تیان نەبێ سەفرە و گەشتی تایبەتی تیان نەبێ دانیشتن لە کافتریەکان و پیاسە و ئەم بابەتانی تیان نەبێ بۆ ئەوەی ئەو زروفە و ئەو حاڵەتی کە لە گەنجەکانمانە هەیە استغلال نەکرێت لە لای مامۆستا و مامۆستاش نەبێتە لە ناوبەر یاخود شکێنەری ئەمانەتەکەی بەڕێزەکان بربەستەکان چین لەم سەردەمەی خۆمانە و لە وڵاتەکەی خۆمانە بۆ ئەوەی کە مامۆستا ئەدای ئەمانەتێکی باش بکە هەنە جار بەڕاستی فشاری دارایی واکە مامۆستا لەوانەیە شکۆی بخاتە ژێر پرسیارەوە وەکو ئەڵێن عەلی کوڕی ئەبی طالب رضي الله عنه فرميتي لو كان الفقر رجلا لقتلته ئەگەر فەقیری و هەژاری فشاری دارایی پیاوێک بۆیە ئەم کوشت بۆی کە کەس لە ژێر و فشارەیە تووشی خراپەکاری نەبێت لە سەردەمی ئیمام عومەڕە ئەوەندە فشار دروست بوو خەڵک کە دزی ئەکرد لە ساڵێک لە ساڵەکانن قاتوقڕی پێیا بوو خەڵک کە دزی ئەکرد لە حیبەت برسێتەکەیە حکمی دەستبڕین و ئیجراعاتی قانونی و شەریعەکە وەستێنرا چووکە چار ناکرد فلە کاتێکە فشاری دارایی دروستە بێ ئینسان بەرەبێتە هەڵەکردن بۆی ئەمە یەکێک لەو ڕێگرانی کە شکۆی مامۆستا ئەمانەت پارێزی مامۆستا لەوانەیە بکەوێتە ژێر هەڕەشەوە مادەم فشاری دارایی بۆ دروست بوو خاڵی دووەم جەنجاڵی ژیان لەم سەردەمەی خۆمانە کە هۆکارەکانی تێکەڵاوی
بەهۆی سوشیال میدیاکانەوە و ئاسانی دەستیەککەوتن ئەگەری هەیە هەڵە بەرامبەر ئینسان بکە و ئەمانەت پارێزەکەی لەکەدار بکە. خاڵی سێیەم نەبوونی وەعی بۆ مامۆستاکان بۆ تەلەبەکان بە ئەدای خۆیان، بە ئەدای سنووریان، بە ئەدای ئەمانەتیان کە ئەمەی بەڕستان هەوڵێکی زۆر باشە و دەیان و سەدان هەوڵی ترمان پێویستە. من هەمیشە ئەڵێم کە ئەمەش پەیامێک بێ بۆ بەڕستان بۆ کەناڵی فەزایی کە هیچ ژیارە و هەر کەناڵێکی تریش بابەتێک لەو بابەتانەی کە پێویستمان پێێتی لانی کەم ساڵێک ئەبێ هەموو هەفتەیە ئەڵلقەیەکی لەسەر بڕۆین. بۆ نمونە جگەرە خواردن، ڤیپ لە ناو کۆمەلگاکەیە، تلیاک خواردن، دیاردەی دڵداری، دیاردەی دڵشکاندنی کوڕکچەکانمان، زۆرێک لەم باسانەی کە هەیە لە ناو کۆمەلگاکەوە بۆتە خۆرەی کۆمەلگا. ناکرێت بە ڕیپۆرتاژێک، ناکرێت بە پارتیشنێک، ناکرێت بە دۆکیومنتاریەک معالەجە بکرێت، بە سیمینارێک معالەجە ناکرێت، بە وێبنارێک معالەجە ناکرێت. تەنها بە وێبنار ئەو ڕژێنرێ، بە بەرنامەیەک ئەو ڕژێنرێ، مۆزوعەکە تەڕحەکرێ، بەڵام چارەسەرکردن پێویستی بە هەفتەی ڕابردوو لە مەجلیسێکا بووم لەگەڵ بەعزێکا بۆ بەرنامەیەکی ئیسلاحی لە کەناڵەکانە، وتم برای بەڕێزم، ئەگەر ئەتەوێت چارەسەری بکەیت، یەک ساڵ کە 52 هەفتەی تایە هەموو هەفتەیە بەرنامێک لەسەر مۆزوع بکە. جگەرە ئێمە نەمانتوانیوە بە هەموو کەناڵانەوە ئەو پەیجە موسڵمانە چاکانەوە ئەو پەیجە پەروەردەیانەوە نەمانتوانیوە قیزەونیکی لای گەنج، ڤیپ نەمانتوانیوە قیزەونیکی لای گەنج، مەیک ئاپ بۆ کچی پۆلی 7 و 8 و 9 و ڕەنگ قژکردن و لوت تعدیلکردن و سلیکۆن بەکەڵکێنان و بۆتۆکس بەکەڵکێنان بۆ کچێکی 13 ساڵ خۆڵی میوەی تازە پێگەیشتووە. بەڵام ئەم دیاردانە ئێستا پڕی ناوەندەکان بوو کە ئێمە ئەمانەتێکمان لەسەرشانە بەڕاستی مامۆسای مەکتەب یان بنکەکان یان مزگەوتەکان پێویستە هەموو هەفتەیە بەشێک لە بەشەکانیان بریتەوە لە پاراستنی ئەم ئەمانەت. ئەگەرنا ئەزانین کە ئاراستەیەکان بەڕێزەکان لە تیکتۆکە و لە سناپە و لە ئینستاگرامە و لە پلەتفۆرمەکانی ترە کۆمەڵی خەسی مۆدیل ڕۆژانە ڕۆتینی بەیانیانێن بە جسمێکی ناپەسەندەوە، بە لوتێکی بە گوپێکی بە فڵانێکی بە فیسارێکەوە ئاراستی مناڵەکانەکە. ئەو ڕۆژانە پەبلیش پۆستی هەیە، پۆستەکان ئەکار ڕۆژانە 21 مۆدیڵمان هەیە، 30 مۆدیڵمان هەیە، 100 مۆدیڵمان هەیە. اینجا خەڵکی تەفاحیشمان هەیە کە مۆدیڵ نییە بەڵام سۆسیالیستە کە دانیشە لە پلاتفۆرمەکەیە و شە و ڕۆژ لێل و نەهار شت بخۆی پۆستەکە. ئەمە پێمان ئەڵێ بەڵێ ئەگەر خۆراکە پەروەردەیەکە وعیەکە خولی ڕاهێنان بۆ مامۆستا نەکەمەوە، خولی ڕاهێنان بۆ پەروەردەی مناڵەکە نەکەمەوە، بەشێکە لەو بربەستانەی کە لە بربەستی ئەمانەتەکەمانە و ئەداکردنی ئەمانەتەکەمانە عایقی بۆ دروستکردن و ڕێگری بۆ دروستکردن. چارەسەرەکان چییە؟ یەکەم، هەر کەسێک لای خۆمانەوە ئەحساس بە بەرپرسیارەتی خوایی بکەین. كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. ڕسوولی خوا فەرمانی صلی الله علیه و سلم هەمووتان شوانکارن، ئەوەی کە لە ژێر دەستانە وەکو مەڕێک وایە، وەکو بەرخێک وایە، وێرانی مەکە، پێویستەکە ئاگات لێبێ. وكلكم مسؤول عن رعيته. هەمووتان بەرپرسیارن لەسەر ئەوەی کە لە ژێر دەستانایە. خاڵی دووەم، پەرەپێدانی بەردەوام کە باسمان کرد، پەرەپێدانی خود بۆ مامۆسا، بۆ تەلەبە، بۆ ئیدارە، بۆ بنکە زۆر زەڕڵ. ئەزان بەڕێزەکان هەر مرۆڤێکی تاک ساڵانە پێویستەکە 6 بۆ 7 مرۆڤێکی ئاسایی 6 بۆ 7 سەعات خولی لەم وێبنارە ببینێتەوە و خولی ڕاهێنانی ببینێتەوە بۆ ئەوەی کە بەردەوام بێت لە پێگەیشتن، بەردەوام بێت لە گەشەکردن، بەردەوام بێت لە ئەپدەیت بوونەوە، بەردەوام بێت لە هۆشیار بوونەوە. مناڵەکانمان پێویستێتی، دایک و باوکمان پێویستێتی، مامۆستا و ستافەکانمان پێویستێتی. دروستکردنی گروپی پشتیوان لەگەڵ پشتیوان بۆ کەیسە پەروەردەیەکان، کەیسە ئەمانەت پارێزیەکان کە ئەوەش زۆر گرنگە. بەڕێزەکان، ئێمە ئەمانەتدارترین مرۆڤەکانی لەسەر گۆی زەوی، زۆر گرنگە ئەحساسی بەرپرسیارەتەکەمان زۆر بەرز بێت. جا تکام وایە لە ئێوەی بەڕێز لە خۆشم کە جێدەستمان دیار بێت لە دڵی قوتابیەکانمانە و نەوەک تەنها کۆمەڵێک دێڕمان نووسیبێت لە دەفتەرەکانیانە. سوپاسدانەکەم بۆ گوێگرتنتان
وەسپاس بۆ ژیار بۆ هەوڵ و تێکۆشانەکانن بۆ ئامادەکردنی بنارە